هجمارا قربانین اردهجا لباشور روشلات ترکیه و باکوری سوریا دای هر تیو بلند با. تیمین هاوارچون الرزگار بویان دگرند بن آواهین هرفتین جه انجام اردهجی. و تیمین آلیکارین هاوارچون یه نفنتویجی بلزدگهن باجارن راستی ویرانکاریا اردهجی بوین. دم باش بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن نهادم جمير حفتي سبيداع روجا سي شامية از داخل شمو هي فيا دمين خوش جوارادكم تيمين هاوارچون و رزگار کرنی لی ترکیه جروجا جده ورا و دکش و هوای سال دا حتا ایرو سی شمو يجي خباتي دکن جبو درخستنا مروفان جبن آواهین هر رفتی جي انجامی چند ارتهجن بهز لباشور روشهلات ترکیه و لباکور روش آوای سوریه جی بهیویا کو زیادتر کسین ساغمای جبن کاولان درخن. ارتهجا بهزا 7.8 نزیکی 5000 کسان کشتنو به هزاران آواهی لحریمک برفره هادن برا ترکیه و سوریه دا هر رفاندنا کار به دست لواندو ولاتان ده ترسن کو هجمارا کشتیان زیده تر بنج برکو تیم رزگار کرینه لکاسین ساخ مای دیگرن دناف کاولن هزاران آواهین ویران بویده لحریمی کشو هوای سار و بارینا بفر و بارانی جی هولن رزگار کرینه آلوز کرنه زیده باری روشا آلوز اولهیه جبر شر نافخویی سوریه و کریزا پنابران 12 سالی و ده دو شمی ریبریا آگر کجو هاوارچونی یا باجار لوس آنجلس لامریکا تیمین آلیکاری و رزگار کرینه شاندنا ترکیه دی کنفرانس کروجنا موانی دا ریبریا آژانس آگر کج آنتونی مورن گوت تیمیوان ای رزگار کرینه جه 78 کسان پیکتی او جه پسپورین رزگار کرینه آگر کج ساین لیگریان و رزگار کرینه و هر واسا هاوارچونا لزگین و اندازیارن آواهیان جی پیکتی او تیم آژانس امریکیه جبو گشا پیدانا نفنتوایی و خودی ازمونک برفره دیتنا کسین ساغمایی دا دبن آواهین هر رفی دا و هم لامریکا و هم جی لدروی امریکا کارو خباتی دکا. انجمنی گشتی نتوین یک بوید به دقیقه یک ریز گرتنی یان راوستاندنی ریزی لقربانین ارتهجا لترکی و سوری دیگرن سروکی گشتی نتوین یک گرتی آنتونی گتریز دی بیجان نتوین یک بوی جبو پشتگیریا برسفدانا لزگین گازی کاری هفبش ولاتان دکا و آلیکاریه داکو آلیکاری بگهن همو کسین قربانین و کارساتا خوارستی کو لترکی و سوریای رودانا. پامنرین ما لحرمی روشا حرمی دشوپینن امی البته فقرن جمعان هر کسی که هر یک شوان پامنران ج آمده یان ج هر جکیدی به مرابع امی حول بدن کو به مرابع نه آمده خجان فارقین به مرابع او آمده خجان روشا ایرو چاوات کاری چه بیجی لسر روشا ایرو پشتی نزیکی 30 ساعتان جوی یعنی بترش 30 ساعتان جوی کار ساعتی. بله داخل زنال سر یا سمسوره مدشم سمسوره جبر کویا که جباجرن هر زده زیانا که مازن لدرت چه بیه جوان باجران هلی حتی نها آگاهیان راست و درست جوی داری ناین مخابن جبر سدمه امجی حاول دادن کوهران وکی وجد بشم راستی سلمان سقما کپر مازن هی پر زیده ساره برف باخوز چی هی حتی الگوری کوچه دست نشان کریه الگوری رقم دایی مثلا سر ترکیه جی که دپرم چه بیه ارتش چه بیه رسی 1500 بهریه هجمار قربانیان بریندار جی 20000 بهریه لیست کارم بیشم که هم جبر شرطین سرمایه هم جبر
که تیمن هوارگهاندنه باش به ریکو پیک بلاو نبونه جین دپرمه خبات شی ببینه و گراند مشه و وکی دیجیش خوش برکل نوا باجرا حرفاندن چه بویه از بیم خانی تب هدوانه و یعنی ایک دروخن هنه جبر صدمه يعني شرط خبطكار جد خطري لي يعني العامد جي همان روشيه تناسكر بجم دنابس ساعات دا جدوهي بس يعني اوخانيين حش طبقيه كودو قاتن داوي بزور خو هان وندرا يعني هجمانه كو سوسيته كمازنه براسي لي رقمك راس درستنه سلسبي وقتی من چندی منج ورشانده بو او جیل تاخا باغلر ابو نافچا ناوندیا آمد نافچا هری مازن کو هجماره که زیده مرو له درجین نزی 500,000 لو در میت هاتن در خصن اد حب خوشکابون ل او نرا خامسر چون کسر سیبی ولایت لاگان حشته سه کس لامد مرنا جماره وی بی زیده ده زیده ده مخابن بی گوردن و هر کس پیشبینی دیگه کو جماره زیده بر تعبیتی جی جماره گلک مازن بترش 5600 آبایان هم ترکیه هم سوریه جا انجام ارتهجی ویران بودن هرفتینا خواجه متخواست بزنم کو او ارتهجا ایرو بوی به هزا 5.5 یان 5.7 نقدی بیجن چند هولین رزگار کرینی لآمدی آلوس کرین هر جارا کو دهجه مثلا دو وقتی کو از دما ویدر بوم او 7.5 بو او جی عاد هجه بسر خو بو وقتی کو خلق يعني حاول دان بني قابلان رزقار بكن ترسيان کو او اواهيا للرخ اواهيا كرخيه بسروان دبي جبروي سدم جبركو دناوا دروجه در صديق زيدتر عاد هجه بيرانجي تشيبونه ببينه يعني خباتن رزقار كنجد كلمة ترسية جبري وسادة جد ساكنا وكي دجيش خو يعني جبركو هجي زندي هنا بني عادي دا ماكينه مازن كارم كفنا خباتي وجيت كيكو خبات درنگ يعني درنگ دومه يعني صاب لازم بس شينا بمخابن قالك فاكتور نيني هي قالك فاكتور سرما كيماسيا خبات كاران يعني قالك فاكتور نيني هنا جبر بس دمجي روشي تشخاص شي وهجمان شي وطابلوجي تشخاص جرانترز بداخل باشا مثلا خو براسي شي تشكي سوسيتك مازنه باشا خلق تشاو اخو جسر ماي دي باريزا واري خوارن دي قهوان يانا ما جده دا بله جبركو لناوند باجران زينك مثلا شبيه خلق ايكو درفتان هبونه چونه گندين نافچين كزرار نديتنه لامد بخو صابو ايكو درفتان چونه جتنه بو لپاركان چادرين مزن هات نوكرن وكي دشي اشخاص هولين ورزشي هنا دبستان يعني هولين ورزشي دبستان انجي حميش خلق راحت نوكرن بحزر كاس شبيه خلو در باسكرن بطانيه بلاوتكرن ايكو جمالي خو اني بون لحيف بطانيه خول دي وكي نكيت کوچه مالی دنوا بنی وان کنا و وان هولین ورزشی دوان آباهین مزن دا فابریکایان دا مان لی وساخویای چنده کی دیسا بی روشی روز خدار باس کن جبر کو کس نوره هیچ بکن مالی خوش جبر دوامیا عدهجا خدجان فارقين بين دنگ امريكا احمد نهال سريا سمسوريا جبو بزانكو او هريم يا كوبربي زيانك مزن كتي چاوايا وروشاوي چاوايا خجي قالكي سپاس دخوا مقاتبه به صدان خو بخش خباتکارین رزگارکرینی و اندامن ریخستنین سیویل لفروخانه استانبول دیگه نهف داکو بجداری هولین آلیکاری ببن لجهن کو ارتجی زرار گهاندیه دیمنن اکو آژانس نوچهان دو وشینن نشان دادن کو به صدان کس به چانتین خوین تایبت و حول دادن بکونا ترمینالین فروخانی گلک حکومت جبو آلیکاری کارمن دو کلو پلان جبو آلیکاریا خبات رزگار کرنی ین لحریمی زرار گهاندی وانا لترکیه و سوریه هلبت ادشینن نتوین یگرتی و سیزده ولات نها آلیکاریه
دست بکرنا کو آلیکاریا دگهینا و خلکی کو پی دی وی های اف دی من اون دبینن فروخانه استانبولی بو کو خبات کار دخوازن خوب گهینن جهه کو ارتهجی زرار گهاندیه ایوب دمیر لانکر نها بمره یا ام بجبان بزانن کانی چتی گوتن جده ولا لسرفي كارسات مزن كل تركيا وسوريا قومي هربتوي كارستا خوارستي و حكومت برسواوي هطانها تشابويا اوبسيون تشد بيجا تشنا بيجا ايوب فرمو دخيل از بهم سر پرساته انا جيكو ام دسكنن نخاشخانه اتيكيه لودري سدي زدتر بريندارين كود ارتجي دا او بوبون اني نودري انا لوي نخاشخانه دا ملګر رايدار جي قسك الراستي يعني كبريوان يكو جرانن نخ برينداري وان جرانن و يكو دنجي دي سازارو كان جن هنا يكو تمنوان جلك زدن هنا الجبو ويجي انا روش لودري جي بو هاي لبیم سر پرساته راستی انا چند خبری سر کومارن ترکیه رجب طیب اردوغان داخلینه کتا yani bahsa zede astengiya jikir yani heji gelek mri ve zede bibin anji ravşa kutedane rasti hemu heze xade bejeme tahvil kiriye le heji kemasi disa derdikevine peş dalidin da ji opozisyon rasti de vederi da beje ko yani dema yekbuniye lazım embibin yek vücut jiboku eşeka mezin heyeli Türkiye ev hej jibo hemu kesi karasete ka pır mezine leber viji daxwazi wan tevahi rasti eveku vek yek tiyeke derxinne peş le vedere dat karım bejim ku disam çun çen ciyedin gelin Ankara anji yani velatiyen Ankara rasti dixwazin alikari bikin herî zêde ve çav bikin çi bikin navbera xwe danin rêxistin bunya çê dikin dîsa tiştê ku didin berhev bixwe kom dikin û li gel afa de yani rêxistina ku vê derê da karûbar birêva dibe li gel wî qise dikin rewşa Enqereyê jî rastî dikarim bi vî şeklî diyar bikim. Balê Eyûb yani em dizanin karasat dibin sedemê hindê ku gel bigihin hev yek bigirin kêşeyên xwe yên siyasî ên din li rexekê daynin. Niha opozisyon û hikûmeta Tirkiye heya çendê di meselên yani şiya karîne ku vê mesela vê karasata xwarestî nekin naverokê babetên siyasî û mujtemerên siyasî. دخل راستی دوی دری دا سیاست دکارم بیجم که همو تشتی خواه راوستان دیه لبرانبری هبو دنیا جوکار مناکه ایرو جوینا اوه هبو پارتیا نتو پرور یا مهپ هبو دولت باچلی دا yani ناو مجلسی دا کومه دا قصه کر اویجی هریزه ده بحثه وکر گود کو دمکا دنه هکه نابر اما دا کشه هبجی لازمه امبانا دمین دن دا درخین پیش Davutoğlu daxuyene ekta disa Seroke Partiya dahatu eviji ragahand ku lazım ku em jibo ve ev karasate ku serbixinin çiye em gere vi alida zedetir bale xadarxinin peş Ali Babacan de vi varida disa daxuyene ka vi hebu gayri viji rasti Seroke Partiya memleket ana Ali Meresçiye wedere da hun evi video veşandın de ve videoda yani bu çubu wedere basa vedikirdi gotku ana em wedere devlet tünne kesek tünne esker tünne vedere da kesek tünne yani basa bana da kırın jibovici rasti nav devlete da yani yer raederin Türkiye işte ku bastıkın devecin haya hizame hem vedere derketine kolana me baskriye ve rasti endin daji kemasiyen mezin derkevine peş. بله ایوب من دخواست بزنم یعنی اف مثلا گرانی کل ترکیه بری چند سالک بتره دست بیکریم یعنی حیات چندی و وصابک کو آلیکاری نگهن خلکی کو پی تی وی پیانم تایبتی جی خوارن چکم دزان گرانی لترکیه ها بو انفلاسیون زیاده ببو یعنی حکومت چد بجاج بوی کو بکاره با حتی رادیک آلیکاری خلکی بکا حکومت دوی واری دا دبیجه کو همو تشتی کو باری کو کتیه سر ملمه نکریه yani hem duvarın اخوارن دا آلیندن دا تدی سرمایه beteniye tiştendinin ve rastı dve dere da tişteki dince he gelci zedetir duxaze ku alikari beke yani iro da Ankara'da hem geriyan men dimenci bir deskast rastı vi alida buxa rexistini bune xarene ferge beteniye tiştendine he bu dane ser he buduni ku bişinin le vi alida rastı hükümet
يعني زيدتر لسر بالاوي لسر رزقار كرن و خلاص كرنا او كسي كو بن وان قابل عندانه زيدتر سروي دارت كبه پیش ایوب دمیر پیام دنگ مرکز انکاری به مرابو پشتی و ناف برای دیسان امی ورن جمع جبور رومالا وان رودان کول ترکیه و سوریه دبن تابجی پشتی ارتش دو روزان پشتی و ارتشی امی فکر جمع بله وکی ما گویی امی پشتی و ناف برای فکر جمع جبور رومالا رودان کول ترکیه و سوریه دبن پشتی و ارتش جدهدا دست بکری البابا هون لا تخافي يا جميل عمو نور طلع علينا هون يا عمو نور بابا هون نور حكي البابا حكي ايوه ما شاء الله ما شاء الله هيك البابا حكي يا بابا حكي يا بابا الحمد لله على السلامه يا عمو الحمد لله على السلامه يا عمو فيديو وديتي فيديو حول رزقار كرنا زاروك بوغلكي براستيجي اللي اكيد يشيل اللي دي سانجيكو يقدبينكو او زاروك هي صاغه دبن وان ديوارن هرفتي دا يعني اوجد اللي موفي رادك خوشتك اوزله ما نوايا ام فيديو انقلكي دلتازين خمجين ودش هلبتا اوزله متخصص ازبزان يعني برصفها جهاني هاتانها شوايا بل داخل ارتهیجا کجار و ویرانکار روژا دویاندای کود روژا و سرکی یا جهانی دایه ام دکارم بیجن کو که ام بری هنگ بحثا هولین رزگار کرنه و خباتین ناونتویین تیمین کود چن ترکیه بکن حتی نهال گوراگا هندناک Türkiye ji 65 welatan zêdetirî 3000 tîmên rizgarkirinê û pisporên navnetevî gihîştine Tirkiye lê pirsgirêkek wisa xwe ya dike ji raportên navnetevî ji ber te jî vene vîdeo weşand ji ber ev hêvrêziya ku bigihêjin herêmên erdhêjê û ji ber ku şert û mercên hewayê û baran û berfa giran hîn bi tevahî negihîştine cîhan lê zêdetirî 3000 tîmên rizgarkirinê yên neteveyî xwe gîhandine Tirkiye ji aliyên din jî rêxistinên navneteveyî yên neteveyên yekbûyî û رخصتن سالمیه جهان جهانی جی داخویانی خون بلافکرن و گوتن کو او گلک بفیکارن آیه کم لبندن کن ما مخابن زیدتری 3000 زاروک دبکو جیانین خویج دستابن و هر وهاج جالین دندگی فکرین خو دیار کردن کو ام دکارن لسرویا هرگلیان زیاده تر. بله طيباتي مثلا جماعة بيشبينيا بلند بونا جماعة مريان تكرن أظلم أمي فكرن بحثي هلبتها بلام ديسان آية بيشبيني بو مدرزيكي تر دكري دكتور بختيار قادر ما مستعي جيوفيزيك لزانكوي سليماني استا راستو خول سليماني لقال معنا دكتور أم كاتب باش سباز بوكاتي جناب دتواني تشيبلي لسر أم بومەلەرزەی کە لە تورکیا و سووریا بووە مەش دەزانین کە ئەو هەرێمە لەسەر هێڵی بومەلەرزەکانە دەوتری ئەوەندە ساڵە. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش تەبعاً بەنسبەت ئەم بومەلەرزەی کە دوێنێ ڕوویە کاتژمێر 4 و 7 دقە بەنسبەت پسپۆڕە لەو وارەدا زۆر بە ئاسایی ئەیبینن چونکە بەڕاستی ئێمە هەبێ بزانین کە بوومەلەرزە لە هەموو شوێنێکی دنیا ڕوونایەت لە هەندێک شوێن ڕوویە کە ئەوانە ناونراوە هێڵی بوومەلەرزەی یەک لەگەڵ هێڵی بوومەلەرزەی دوو. تورکیایەکێکە لە وڵاتانی کە دەکەوێتە سەر هێڵی بوومەلەرزەی ژمارە دوو کە بەرپرسیارە بەنسبەت لە سەیە دەی بوومەلەرزەکانی هەموو جیهان. بۆچی تورکیا کەوتۆتە سەر ئەو هێڵە لەبەر ئەوەی ئەبێ باش بزانین کە توێکڵی زەوی لە کۆمەڵێک پلێت تێک هاتووە واتە توێکڵی زەوی پارچە پارچەیە تقریبا 8 پارچە گەورە لەگەڵ 7 پارچەی بچووک. تورکیایەکێکە لە وڵاتانەی ئەکەوێتە سەر پلێتی ئەنەدۆڵ بەڵام منتیقەی ئێمە عێراق لەگەڵ سووریا لوبنان لەگەڵ بابڵێن سعودیە و قەتەر ئەمانە لەسەر توێکڵێکن لەسەر پلێتێکن پێوەترێ پلێتی عەرەبی. ئاڕاستەی پلێتی عەرەبی ساڵانە لە جوڵەیە بۆ لەبەرەوەی ئەم پلێتانە ئەم توێکڵانە لەسەر مەگماش بەردێکی تواوەیە کەواتە ئاراستەکەی بەرەو تورکیایە پلێتی عەرەبی. بەڵێ بەڵێ دکتۆر بەختیاریش طبعاً کە فەرموو قسەکە تەواو کە فەرموو
بەڵێ پلێتی عەرەبیش هەمان ئاراستەی باکووری هەیە بەڵام پلێتی تورکی ئاراستەکەی بەرە و وێستەواتە بەرە و ڕۆژ ئاوایە جا بینی ئەم پلێتانەیە احتیکاک بەرکەوتن هەیە ئەم بەرکەوتنە تاقەیەک وزەیەکی زۆر گەورە دروست دەکات لە چەند ساڵێکە ئەم وزەیەکەوە بێتەوە جاری وایە 4 ساڵ 5 ساڵی پێ ئەچێت ئەم وزەیە ئیتر بەردەکانی با بڵێن تورکیا کە لەسەر درزە لەسەر کەلێن لەسەر با بڵێن فۆڵتێکە فۆڵتەکە پێوتێ ئەنەدۆڵیان فۆڵت لەسەر ئەو فۆڵتەیە بەردەکان تەحمل ناکە بەرگرێت هێزەکە زۆرە دەقێتەوە شەپۆل دروستە بێ ئەم شەپۆلانە دکتور بەختیار دەوتری کە بوومەلەرزە لە شوێنێک ڕوویدا و بە تایبەتی چەندین بوومەلەرز و بوومەلەرزەکانی دوای بوومەلەرزەکان ڕوەدا ئەبن بەهۆی ئەوەی درزەکان یەک بگرنەوە بەردەکان یەک برنەوە ئەوە پێشبینی دەکرێت کە چەند ساڵێک لەو شوێنە بوومەلەرزە نەبێ ڕاستە ئەمە و ئەمە یەک دوای ئەوە زۆر خەڵک پێشبینیەوە دەکەن کە بوومەلەرزی تر لە ئەم چەند ڕۆژە لە تورکیا و لە ناوچەیە ڕوو بداتم ئەمە تا چەندێ ڕاستە بەڵێ بەنسبەت ئەم بوومەلەرزەی کە ڕوویە لە غازی عەنتاب بەڕاستی تورکیا دوو درزی گەورەیە درزە گەورەکان بەرپرسیارن لە دروستبوونی بوومەلەرزە درزی یەکەمیان بە بەشی باکووری تورکیا ڕوات لەژێر بەحری دەریای ڕەش دوایی ئەڕوات بە خوار ئەستەمبوڵ ئەچێ بەرەو ئەوروپا زۆربەی بوومەلەرزەکان لە 100 ساڵی ڕابردوو لە تورکیا کە گەورە بوون لەسەر ئەم هێڵە ڕوویاوە بەڵام ئەمەیان تازەیە ئەم هێڵەیان کە درزی دووەمە زۆر کەم بوومەلەرزە یعنی خەڵکی ناوچەکەش ڕانەهاتون لەگەڵەوەی کە بوومەلەرزە لەسەر ئەم هێڵە ڕوو بە ئەمەیان پێوتێ فۆڵتی وێست ینی ڕۆژهەڵاتی تورکیا ئەمە نزیکەی تقریبەن 450 بۆ 500 کیلۆمتر ئەم درزەیە ئەم جارە لەسەر ئەم فۆڵتە ڕوویە بەڵام کە ئەم بوومەلەرزەیە ڕوئەیات لەبەر ئەوەی بەردەکان هەمویان با بڵێن درز و بۆشایی و کەلێنیان تایە ئەم هێزە گەورەیە واکە کە دوای بوومەلەرزە ڕئیسیەکە کۆمەڵێک ئافتەر شۆک هەبێ کە پێی ئەڵێن بە کوردی پاشە لەرزە ئەم پاشە لەرزانە ژمارەکانیان ڕۆژ بە ڕۆژ کەمەکە تەبعاً لە 7 هات بۆ 6 دواییە بۆ 5 بۆ 4 وردە لە ماوەی 3 مانگێکە ئەمە بەردەوامە بێت دوایی نهایەتێکی هەیە کۆتایی ئیتری ئاسیا مانگیا 4 مانگ کۆتایی بەم بوومەلەرزانەیە و ئەمانە بەعکسەوە ئەمانش زەرەریان هەیە بۆ ناوچەکە نابێتە هۆیەوەی کە ناوچەکە با بڵێن بەڵاس وەرگرێت ئەمانەش هەر زەرەری خۆیان هەیە بەڵام ئەبێ ڕووبن بۆ چونکە لەژێر تورکیا چەندین لەژێر بەردەکانی تورکیا چەندین ناوچەی لاوازەیە ئەو لە ناوچە لاوازانە بەهۆی ئەم بوومەلەرزە گەورەیە هەمووی تووشی حاڵەتی کریتیکەڵ بوو کەواتە ئەبێ بجوڵێن ئەبێ ئەو وزەیە ئەو تاقێنە ئەو مەنتیقەیەش ریلیز بێت یعنی تەحریر بێتە دەرەوە اینجا استقرار لە ناوچەکە دروست بێت مەبەست کە باسی استقرار دەکەی استقراری سوکانی خەڵک چونکە ئەوەی کە جەنابەت باسەکەی هەمووی ڕاستی زانستیە یعنی بووە بە بەدیهی هەر کەسێک دەزانێت چەندین ساڵە زانست نیشانی داوە کە ئەم شتانە ڕاستن ئەو هێڵەی کە تۆ باسەکەی هێڵی بوومەلەرزی 1 و 2 هەیە و بوومەلەرزە لەوێ ڕووەدا ینی چارەسەری چییە خەڵکەکە لە خەڵک لەو ناوچانە نەمینن؟ بەڵێ پرسیارەکە و جوانە طبعاً بەڕاستی کە من ئەڵێم ناوچەکە هاوسەنگی خۆی وەرەگرێت استقرارەکە لە ناحیەی تەحریر لە ناحیە هاتنە دەرەوەی وزەیە کۆمەڵێک وزە لە ماوەی 5-6 ساڵ کۆبۆتەوە پێویستە ئەوانە هەمووی بێتە دەرەوە هەمووی ئەتەقنەوە لە ڕێوەی بۆ ئەگاتە سەر دوای ئەوە ناوچەکە استقرارەکە لە ڕووی نیشاتی بوومەلەرزە لە ڕووی چالاکی بوومەلەرزە بۆ ماوەیەکی تر ئایا ماوەکە 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە لەوانەیە بوومەلەرزە لەم ناوچەیە ڕوونەیە پێویستی بکاتە بۆ ئەوەی ئەو تاقەیە کۆبێتەوە چونکە وەکو پامپلێتی عەرەبی ساڵانە 20 میلیمەتر یعنی 2 سانتیمەتر حرەکە کەمە ئەمە نابێتەوە لە تاقەیەک یا وزەیەکی زۆر کۆبێتەوە پێویستی بکاتە بەڵام بۆ ئەوەی کە بڵێن ئایا ئەو ناوچەیە خەتەرە نەخێر ناوچەکانی هێڵی بوومەلەرزە لە هەموو دنیاە خەڵک لەسەریەژی کە لە یابان با بڵێن یەکێکە لە ناوچە هەرە خەتەرەکانی دنیا لە خەڵکێکی زۆر لەسەر هێڵی بوومەلەرزە ئاژی بەڵام لێرە ئێمە بۆ ئەوەی خەڵکی ناوچەکە دڵنیاکەین ئەبێت ڕوو لە سترەکچەری خانوەکان بکەین ئەبێ خانوو سترەکچەری عیمارەکان بە کۆدێکی بوومەلەرزەی بەقووەت دروستکرێت ڕاستە ئەوانەی تورکیا هەندێکی بە کۆدی بوومەلەرزە دروستکراوە بەڵام کۆمەڵێکی لەبەرەوەی کە بۆ نمونە اقتصاد و مەسائلی پارەیە
کۆدی بوومەلەرزات خەرجی زۆری ئەوێت سیرەکەن ئەو کۆدە جێبەجێ ناکەن لە دروستکردنی بیناکە لەبەرەوە بێ تورکیا جارێکە مڕاجعەی خۆی بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت خەڵکەکەی بپارێزێت کۆدی بوومەلەرزە دروستکە و بیناکانی بە شێوەیەکی هەندەسی بەقوت کە ڕزیستانسی بەرگەری بوومەلەرزە بکات. دکتۆر بەختیار دروستکردنی کۆدی یان دروستکردنی باڵەخانە بە کۆدی بوومەلەرزە شتێکی ئاسان نییە و دوای ئەوە بینیمان ئەگەل باسی مێژووی بوومەلەرزە لە تورکیا بکەین بیرمان دێتن بۆ نمونە لە 1990 لە ئەستەمبول بوومەلەرزەیەکی هەری گەورە بوو 18,000 کەس مردن ئەوەی وان لە 2010 لەبیر ئەمانە چ پندێکمان پێدەن چ دەرسێکمان پێ دەڵێن؟ بەڕاستی بڵێ ئەمانە تەبعەن پندێکمان پێڵێن پێمانەڵێن وڵاتەکەم ئاکتیڤە لە ڕووی بوومەلەرزەوە و بوومەلەرزەش کات توش کاتەکەی دیاری نەکراوە بەڵام شوێنی ئەزانین مادەم شوێنەکانی ئەزانێت تەبعەن مرۆڤ لە سەرەتا و شوێنیشی نەزانی بەڵام دوای دیراسات و ڕیسێرچێکی زۆر شوێنمانزانی ئێستا ماوە کات بزانین کاتیش دیراساتێکی زۆرەکرێ بەڵام کاتی پێویستە کەواتە لەبەرەوەی شوێنەکان ئەزانێت کەواتە ئێمە یعنی ئەو وڵاتانی کە لە ڕووی بوومەلەرزەوە چالاکن پێویستە لە ڕووی دروستکردنی سترەکچەر و یا بینای استراتیژی وەکو بەنداوەکان وەکو باڵێن ڕێهای وەی و ئەمانە پێویستە هەرچەنە خەرجی زۆر بێ وەکو چۆن لە یابان جێبەجێکرێت لە بوومەلەرزەی هەشتی سیرەکەی با بڵێن ئەوانەی کە گیان لە دەستن ژمارەیەکی کەمە کەواتە ئەم وڵاتانەش ئەبێت باڵێ فشارێ بخەنە سەر ئەو کەسانە یا ئەو کۆمپانیانەی کە ئەم بینایانە دروستەکەن ئەم عیمارانە دروستەکەن بۆ ئەوەی لە 100 کۆدی بوومەلەرزە بۆ ژمارە 8 دروستکەن نەک بۆ ژمارە 6 تورکیا تازە وڵاتێکە ژمارە 7 تیان ڕووی ینی ڕێختەر 7 ڕێختەر 8 واتەوە خواکرێت لەبەرەوە پێویستە بیناکانی بە کۆدی بوومەلەرزە لە زۆنێکی زۆر ئینتێنسە کە پێڵێن خەتەرترین زۆنە بێت لەو زۆنەیە ئەو زۆنە بەسەر بیناکان. زۆر سوپاس دکتۆر بەختیار قادر مامۆستای جیۆفیزیک لە زانکۆی سلێمانی لەگەڵمان بوو. سوپاس. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. کارمەندên tîmên rizgarkirinê û xelek li Tirkiye û li Sûriya jî bi destên xwe yên tazî di şeva sara sêşemê de li kesên sax di nav kavilan de digeriyan ku ji encamê ارتهجی روخانه هجمارا مریان کو ناوندن حکمت و سازین مروی جی لترکیه و سوریا رادگهینن جه 5000 مریان زیده تر بونه تیمن برسفدانا کارساتان ین ترکیه و سوریا رادگهینن کو زیده تری 5600 آواهی لگلک باجاران کو به تمامی هاتنا روخاندن دناف دجی گلک آواهین اپارتمانین فرقاتینه. سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین دوشەمبێ پەیوەندیەک تەلەفۆنی بە سەرۆکی سووریا بەشار ئەسەد ڕا و سەرۆکی تورکیە ڕەجەب تەیب ئەردۆگان ڕا هەلبەت پێک ئانی و سۆزدا و پشتی ئەرتهەژا وێرانکەر ئەو دێتیمێن ڕزگارکردنی بشینە هەردوو وڵاتان کەرەملن دەبێژە چەند دەمژمێرن نزیکدا تیمێن ڕزگارکردنی یەن وەزارەتە ڕەوشە ئاوارتەیە رووسی دێبەر بە سووریە و هرن ده پیوندیک جدا دا مسکو دبیجا کو سرک پوتین به سرک اردوگان راجی آخفتیا و اردوگان آلیکاریا رزگار کرنی جر روسیا قبول کرنا. عمر باران ایدنگی امریکا لسورچیا و جبو شپاندنا زیانا ارتهجی او دگل چند کسان آخفتیا دما بحثی روشا خویا آلوز و درد خوا دگن جبروان ارتهجین جدا دا. هيك السروجي مان لكون مان ولا السروجي من در بس كون بري بري هناك باجار هناك ساكنه يعني يباركوا خانق قات سرقات كي جملات سرقات بيجا هناك زحمتي پر نخوش هم بين كم ترسيان نم زارو که خام خاشاش کرم چطور پیابم امری
باران هلا کی برباد ملت فریشان بوده پریشان بود ما پریشانی بردا او ترس و تعلق این دوام دکه دوام دکه اونا مداری خوب نگونده منو رو گوندان تبنی سوری جنه لگوندان بیشتر خانه تیرا قلب بالغی دکه بالغ تیرا نه که امنا پیشش مال دو دار پیشش مال دو دار نه حیا پیشش ما بره دو جویریسی مرنا مال یا جهنده در مکردن امنا نکوند هنده که نکوند جهنده کردن زال عمر في عملية دنج ملك اللقاء مشلو نهاب مرة يجبوك بزانن كاريفريا خسر آماده كاريان چاوا دكا جبو وان دفرين كو ارتاش لچيبونا ولجير كنترولا وان خالق شابر زابونا زانا دم باش يعني مدخوات بزان ريفريا خسر چه دكا بله دم باز دخیل جوخای ریبریا خاطر سپیلیکا دسپیت درجه شبا فهیده فرمانداری گشتی سوریه دموکراتیک بتویت ارکیده گوت او آماده نجبو حمو آلیکارین پیویست پیشکش بکن جبو حمو خاکا سوریه به جداهی گو اف دورین رژیم سوریه نه چیز کنترولا اوبسیونی دنه لالیه کدن کمپانیا یعنی حمله کش علیه هی باسور آکورس بود هوا آلیکاریان اشاندون آوانج بو دورین ویرانکی دو شدیدن هی باسور آکورس كروانك الكاريان جبو قارجة حلبة بريكر دوي كروان ده حصلوا في صد كونها بون هو هذنك تدرين صاغلانية مجيانيجي شامبنا أو بشك جوان الكاريان وبيك نجا أقاش مقصود يا حلبة دو عباس الويدري جدبويا والويدري كرد الراستي زيانك كرمزين هاتنا بتايبتي جو كيمن بسر رجيم سوريا درباس يوان تاخانه بونه لي هاي باسور كرد وريبيا خاطر الويدري جبوها مو باريزغا حلبة او اليكاري شاندنا لا عليكي ذن غور هات ماسكرنجو صب سهريجن سوتمانيه جبو باريزغا حلبة هاتنا شاندن جو حر سهريجك نزيكي 40,000 لتر سوتماني جو الويدا بيان كريزه كفر مزن يا سوتمانيه هي او تيمن غابتونيجي دازنا كان بونا سوتمانيه لكن جو نكارن قربانيه عم داخلين بلده زانا يعني هم ريفريا خسر همجي حكومتها السوري يعني تشد بيجل سر مثلا جمارة قربانيان تشكو جمارين جدا هنا ونزل على كاني يعني او زرارة هاي خلقي بتاعتجي قربانيين ارتجي تشندن بلاش اخوان اللي قالك باكيش اللي قوري تايلانديه مال بسر اللي جاب خلفين صار عرضي بطالبتي هذا بيج مكتب غير السوني ده وكا فارس بغات ابنده وكا عقليه شيء ده غير الدنيا رجيم عقليه ابن هجمارة دو خرب بيجين تخديم الخلفين ترجي بترجي هجمارين ايجوتينا راغباتي جايين فرمي اميناكا جنديرس بين زمان اللي صار عقليه ديا او الباكوري رشاواي عقليه بكذا ليزيكي نواس كندرونيه لوی داری پیوندی عمل جل کسی کی جوی داری گو حتیش صبی جوی بازارو کی آواهی جوی بازارو کی هاتن خواره شیست آواهی هاتن خواره هر آواهی که ده حیش چهار قاتل هر قاتل که ده دو مالبات هنه بدیجی فرانی آوان لوی بازارو کی جندریسی چارنوسا مالبات من نبیارن و نزاری کارش آوانچیه تایبتی کو هیمن هواتینه هیم نبیشتنه فرانی آواهی انگوهاتن ویراتیه أرجو ده وقت من وقت جندريس في الزمان فيودي عمل جل خلفين لعالية دبر الرجيم وكذي فايدتي وقت لازمية أوجي الرجيم ده فرانية آباهية جواتنا ويران كريل عاتنا خواري قرباني بدين جله من هواتين الرجيم وسوريا ناب يجين الدرجة بيجي جبرة كيجي تخليتني جو حدم درواز بده بيبيا بيزداكرنا اسم بويس واق معنا كيم بده وكتب ويرو روزا بدواق كده جبر ويجي فرز أحمد جو خلاص كنا واقصان وتخمين مخابن تخمين جهنم جو هجماري بجلكي بكرة بله زانا عمر جنافنده كي اليكاريان جبو ارتجين كل سوريا بويا بمره بقول كسباس زانا سرك وزير اسرائيل بنجامين نتنياهو قلت كو حكمتا وي امادكاريان دكاكو اليكاريين بزيشكي ورزقار كرني بشينا تركيا بش
پشتی ارتهجیانا روژا دوشنبه ده داخویانیه که ده نتانیاهو گوت لسر داخواز حکومتا ترکیه من فرمان دای همو رای دارین دولت اسرائیلی که بلس آمدکارین خواه جبو پیشکش کرنا آلیکارین پزیشکی و لزگین و رزگار کرنه بکن جو ترکیه روی هر واسا سرخازی جگلی ترکیه را خواستو گوت وزیر در و او بروانیین هر دو ولاتان بریار دانا کو نها پیک را آخفتن و پیوینان دکن جبو کو پشتی چند مجمیرین دی کو لپشمانا لس کاری بکنج بوشاندنا آلیکارین لزگین وانا لسروانا او لسروانا لهف هاتنا و هزن تایبتن هاوارچونی و رزگارکردنی ین ارتشا مکسیکو هزا دریایی و خاچا سور ده دوشنبه گهانه ترکیه جبو آلیکاری دخباتن رزگارکردنی دا پشتی ویرانکاری ارتحاجه لترکیه و لسوریه اوفیسا سروکاتیه لمکسیکو دبیجاتی من ولاتیوان پسپورن روشا آوارتا و خودی آلاوین پشکتینا کو ده بچن هری من ارتحاجه پشتی درکتنا وان اتیمان جفروکخانه نفنتویا مکسیکوی بالیوزی ترکیه لمکسیکو راگهاند کو هفکاریا استراتیجیکا وان هر دو ولاتان بوی هفکاری جنوبا دست بکریه و کتیا قوناغک بلند تر. هاو خمتانین کمپینی کوکردنەوەی هاوکاریە بۆ قوربانیانی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا. کەمپێنەکە سەر لە بەیانی ئەمڕۆ بە دەستپێشخەری کەناڵی کورتساد و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و چەندین لایەنی تر دەستی پێکردووە پێدەچێتن لە هەنگاوەکانی داهاتوودا بەشداریەکی فراوانی کەمپێنەکە بکرێتن یەکە ئیداریەکانی شاری سلێمانی داوا لە هاوڵاتیان و بەرپرسان و سەرمایەداران دەکەن بە هەستی بەرپرسیاریەتەوە ڕۆڵ ببینن لە کەمپێنەکەدا و هاوکاری خەڵکی زیان لێکراو بن. پامری دەنگی ئەمریکا لە سلێمانی سنوور کەریم ئەم راپۆرتەی ناردووە. ئامادەکاریە بۆ دەستپێکردنی کەمپەینی کۆکردنەوەی هاوکاری بۆ قوربانیانی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا. کەمپەینەکە لەژێر ناوی هاو خەمتانین بە دەستپێشخەری کەناڵی کورسات و مناڵپارێزی کوردستان و چەند لایەنێکی تر لە ئەمنە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. ئێستا لیژنەیەکی باڵا لێرە دروست بوو. ئەو لیژنە باڵایە سەرپەرشتی هەموو ئەو کەمپەینە ئەکات سەقفێکمان دیاری نەکردەوە بۆی چەند ڕۆژ بێت. لە ڕاستیە تا ئەو کاتێک کە هاوڵاتیان هاونیشتمانیان براکانمان دێن یارمەتیەکانیان هێنن تا ئەو کاتێمە بەردەوامە بین. هەر لە سەرەتای کەمپەینەکەوە هاوڵاتیانی شاری سلێمانی بە کۆمەکەکانیان سەردانی ئەمنە سوورەکە دەکەن و پێدەچێت لە هەنگاوەکانی داهاتوودا کەمپەینەکە فراوانی و بەشدارێکی زۆری هەموو چین و توێژەکان لە خۆی بگرێت. و داوا لە هەموو خەڵکەکەم یعنی بەپێی توانە لە کەم لە زۆر چەند توانن یارمەتیان بن چونکە ئەمڕۆ ئەوان لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە یارمەتیە. بەڕاستی هەڵمەتەکانی چاکەکردنی خەڵکی سلێمانی هەر بەردەوام بووە. ئێمە لەو زروفانە و لەو ڕابردووی کە هەمانە چەندین تووشی چەندین کارەسات بووین سلێمانی زۆر دەوری باشی بینیوە وەک یەکێتی و بەرنانی کوردستان وەک ژوورە بازرگانەکان وەک یەکێتی هاوردەکاران بڕیارمانەوە دەورێکی زۆر باڵا بینین لەم کەمپینەیە. بەرپرسانی ئیداری شارەکە وێڕای بەشداریان ئاماژە بۆ دەکەن چەندین کەمپەینی تر وا بڕیارە ئەمڕۆ دەست پێ بکات بۆ ئەمەش لە هەوڵدان هەمویان بە شێوەی ڕێکخراوەیی بێت و بکرێتە کەمپەینی هاوبەش بە ناوی شاری سلێمانی و هەرێمی کوردستانەوە. کەمپینەکە لەژێر دروشمی هاو خەمتانین لە هەر شوێنێکی تر بکرێت لەژێر ئەو دروشمەیە ئەکرێت دوای ئەوەی کە شتەکان کۆکرایەوە هەوڵە درێت بە پەلا فریای ئەو شوێنانە بکەوێت کە کارەساتەکە ڕووی تێکردوون و پێویستیان بەو هاوکاری کۆمەکە هەیە. کەمپەینی هاو خەمتانین پێدەچێت بۆ چەندین ڕۆژ بەردەوام بێت و دوای کۆکردنەوەی هاوکاریەکان بە شێوەی کاروان ڕاستەوخۆ بگاتە دەستی قوربانیەکان. داوا لە خەڵکی شاری سلێمانی و سەرمایەدار و بەرپرسان دەکەن کە وەک هەڵوێستێکی نەتەوەیی بەشداری تێدا بکەن. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی.
دیارە هەوڵێن گەهاندنا نفتەیان گەهاندنا نفتێ دبۆریان بەرەف تورکیا هاتیە ڕاوەستاندن و هەلبەت باندورژی هەیە لەسەر ڕەوشە ئابووریە هەرێمی بە تایبەتجی پشتیوێ ئاتهەرزاک و تورکیە بووینەها ئەحمەد زێباری پامرێ دەنگی ئەمریکا لە هەولێرێ بە مەڕایەج بوومە ئاگادار بکەکانی ئەو بازرگانیا دنێبەرە تورکیا و هەرێما کوردستانیدا بە تایبەتیژی هێناردنە نفتێ و دەنگ هەیە ڕاوەستیایە ڕاستە یانە و چ دبا فرمو احمد. بله زۆر سپاس داخل دەماوە باش داخل وەزارەتە سامان سروشتیên حکوومەت هەرێما کوردستانی وەیەکی ڕادگەینەک و ji bo pişt rastbûn ji selametiya boriya petrola herêma Kurdistanê û xweparastin ji her egereke nexwaziraw ew petrol hatiye seknandin û piştî pişkinînan wê şandina petrolê berdewam be. Lê li gorî hin çavkaniyên ku nefermîne lê di dema çîbûna Bûmelerzê serê subê duh petrol şandina wê ji bo Tirkiyeyê her berdewam bûye Herêma Kurdistanê lê dema ku nêzîkî nîro bûn ew petrol şandina wê hatiye seknandin. Ev jî piştî wê ku kompanya Bokaş ya ku erkê petrola Herêma Kurdistanê ya Iraqê lê stûyê xwe girtiye karbidestên Wezareta Petrola Iraqê û yên Herêma Kurdistanê ji wê yekî haydar kirine ku petrolê bisekînin û neşînin bendera Ceyhan ji bo ku belav bikin li ser welatên din de lê yanî petrol divan du rojan da eger bê seknandin li gorî agahiyan li Herêma Kurdistanê hin kogehên wiha nînin ku petrolê têda xezm bikin ger bêtirî van du rojan bû lawra divê berem anîna petrolê were seknandin yan jî kêm bibe dema ku kêm bibe ser palawgan were parvekirin di daxîl ev yek giring e li gorî hin agahiyan yek ji wêzdgehên boriya petrola Herêma Kurdistanê ku nêzîkî xazî Entab e helbet ku ew boriya şeş wêzdgeh e yek ji wan wêzgehan tûşî kêşew giriftan hatiye lewra her çavkanî jî dibêjin Wezareta Saman Siruştiyên Herêma Kurdistanê lewra gotiye em piştînînan li ser vê yekê bikin belê dexîl Ahmed dixwaz bizanim yani em zanin Herêma Kurdistana Iraqê gelek kelûpelên xwarinî ji Tirkiya dînitin ji Tirkiya dikiritin niha ev arthej bû rê hatine girtin yani ev Tirkiya hewcey xelkî wê hewcey xwarinê tiştaya wê naçendî bandûr kiriye ser rewşa abûriya herêmê داخل لگوری سروک جورا بازرگانی که گویی دنگ امریکا یعنی بهترین نوت جساده کلوپلن کتنا عراق و هرێما کوردستان جوان ولاتانن و ولاتن دن یعنی روزانه بهتری 2000 اتومبیلان داخلی ناو هرێما کوردستان دبن برای ابراهیم خلیل هن کنتینر ل اسکندرونا آگاهی گشتن من کل بدره اون کو کلوپل و بابتن خوارنه وین درمان و بیناسازی هبون زرار پیگشتن او کنتینر بشکوان جبو هرێما کوردستان رنگ کاریگری و داخل دروژن به دا بهتر در بکوه جبر کو من ایرو سردان هن کمپانیا هن وان جهان کرین کو کلو پلان جدر وتینن دوان دروژان دا رنگ کاریگری و باش در نکوه ل دروژن به دا در بکوه جبر کو لګوري وان بالګین به داس مجی کاتین ل اسکندرونا لوی بندره هن وینه داس من کاتنه کو زرار گشتن وان کنتینران لورا هاتنه سکناندن بله داخل بله احمد سپاس جبو بەشداریەتان بزانن کو لە دهۆکی و پارێزگا دۆکی ژی خەڵک gelek alîkarî کۆمکردنەوە و بەڕێدا یعنی هاتنە هەناردن و تێنە هەناردن ji بۆ خەڵکی و زرارگەها wan lê ئەنجامی ئارتەژا ku li Tirkiyê bûî gelek spas Ehmed yanî ئەمی هەلبەت van ڕوودانان ڕوومال bikin her tiştekî nû bige heme lê em biçin بابەتێکی دی هەلبەت ئەوسنا من دخواست ez bizanim yani هەلبەت me dixwast ku peyamberî me dihokî mere be behsî wan alîkariya bike lê mixabin diyare peywendiya wî bi zehmet bûye dixwast ez bizanim ev mesela ku berî arthejî mesela siyasiya li Tirkiyê gelkî germ bû dijatiya bû narekiya bû li ser mesela helbijatin bêkirin nêkirin yani افکار ساته خوارستی به بس دمی هندی کو او باوری خو بگورن سر مثلا هل بجاتنا وان ناکو کین خو
بله براستی داخل خویاده که کو همو اپوزیسیون و کاربدستن حکومتی جیل نها لحرمین اوکینه لحرمین اردهیجینه لی امدشوپینن کو برنامه هم اپوزیسیونی و هم جی حکومتی تینه بتالکرن یا جی پاشوخستن گلک پسپور دو ایواره ده پسپور ناونتویی و شیرو وکر دبیجن کو دبی کو هلبجارتنین ترکیه ورن پاشوخستن و یانجی بتالکرن جبرکو دو ایواره لحرمین اردهیجین لترکیه روشا آوارته هات دیار کرن و سروکی ترکیه اردوغان مفتاره کو بو دجاران هر یک جار بو 6 مهان اگر روشا آوارته هبه هلبجارتنان بتال بکه لکا ام ببینن اف ناکوکی و اپوزیسیون جبر اردهیجی دستبکریه کو کارین کریارین حکومتا اردوغان بر رخنه بکن جبر کو د شوازا ریوبریا اردهیجی ده که امی به هفره بشوپینن کو اف روش و اف ناکوکی چوا بلاوه به البته اصلا متزانن يعني مثلا دما ايوب جي بحث عندك التايبتي جي خالكو دما كراساتك للجهه كي دولاتك كي دبخل كيوان دقا هاف جداهين خوين بتايبجي جداهين سياسي وانا الرخي دادني جبوكو هاجي قال خو هابنج مثلا رزقار كن يعني تباول دكيكو اف مثلا برصفه حكومتي جبو عاد هاجي والي كرنا خلكي ورزقار كرنا خلكي نبا نافروكي بابتك سياسي دنيفرا اردوغان واتفاقاوي واتفاقاوي اوبوزيسيوني ده بله داخل ويكي تزاني جوخه جواكا تركيا لپارتیان سیاسی لترکیه ناکوکیک دنوا ناکوکیک گله کردابون جبره و ارتهیجه لی خویاد کن کو لگور هف پیوینان دا خویانیان از باور دکم کو سوار خویاد که امکارن ببیجن کو مخابن اف ارتهیجا اوی ناکوکی ادنا برا اپوزیسیونی او حکومتی ده گرتر بکه روشی. هلبد ام زانن رخصتين تركيا جي رخصتين مروفاني هنا هي فاسورة تركيا هي خاطر صور هي يعني هي فاسورة هي تايبتي وانا چندي شيانين هندي هناكو خب جاهين في جمارة خلقيا مازن الفان باجارن قالك باجارن كو برب ارتجي كتير بله مخابن داخل تيجي ديزاني وامجي قالك همجي هفالين بيمنر وهم باسبوران لسر عرديك بتشافكانيران دخبتن و دشوپینن للگور آگاهین لسر عرده گلک حرم هنه کو کاربدست و تیمین رزگار کرنه یین دولته هین بتش وازه کی خو نگه هندنه وان حرمان و وکی کو ریخستنا ساغلمیا جهانی ایرو گوت کو او گلک بفیکارن جبر وی روشی کو هن حرم هنه تو کسی خو نگهاندیه او هجمارین کو هاتن راگهاندن به فرمی 8 قات زیده تر بره هریکیم اوجی از باورم کو روشا خطر و روشا آوارته یا لحرمه دیارده که جبو مهموه بله از خازم بسیار کسوکاری تبکم بله تو اسام دخل کآمدی بله کهریمی ناسی تهانا دوستانا کسوکاری تلورد دنگو باسی وانچنا بله داخل يعني برسك زحمة براستي وكي روجنا مفان تكاري خود كي لا خير هستي تي اتزان هستي مروفانيه روجنا مفانجي هلبت مروفا ودما كسكاري دي خطري دا دبي هستي خود ديار بك بله مالباتا من خوشكك من هناك بريندار بو جنينجو خو ومالاوي هناك zarar diyetibu li dervene Arabi dane nikarim bikevin malay xwe u yani ez dikarim bêjim ku rewşawa bi giştî baştir e bi rêjeyî lê ew jî mîna hemû gelê Kurd û gelê Amedê di nava wek bi piştvaniya heval û dostan jiyana xwe hewil didin ku bimeşînin. Peywendî bu an re sanahiyane çuka bizanin heta hêlên internetî jî piçkê bi zehmet bûne me dî hinek pamêrîn me nekarî wane peyda. Belê rast e. Yani carcarna xud dibe bi rastî tu nizanî kengî internet heye lê tuneye
قلت بالي يعني روجي جارك اسكانم خواب بجيهن معهم اسف دارم او بالسلامه بن تفايا قالين كونها خلقي كونها دوي روشدانا دي سال سلامتي جي رزقار بله كلك سپاسكم سپاس ای شف شوا سیشمی سروکی امریکی جو بایدن دی گوترا خویا روشا یکیتیان اجتماعی پیشکشی کنگرسی بکا و دی ریبازا خواه به کنگرس نو یا کو بپرانیا کوماریان ریا هف پار بکا و هر وسا امکانا کو جنوبا خواه جبو هالبجاتین سروکاتین دهاتی بربجار بکا یا ناوی نشانه که بدا اف گوترا سالانا کو سالا بوری زیدتری 38 میلیون امریکیان گهداری كدبك وأفصال بايدن خوا بقهينا جمالة هاري بلندا تماشافان تلفزيونان أو شانسا كي داوي دا سروك بايدن كو رايا جرايا قشتي را خوانيزيكي رايا قشتي بكا ودسكفتين خوا ين دو سالن بوري جوان ربشو بينا دماكو مجارن وكا قانونا كانو يا بناسازيه وهردو بارتي بسن بكنو هلبت جي بيشكتنا لسر الانفلاسيون هلاوساني وچند بابتين دي ين غريداي جيانا امريكيان هلبت إيشاف أمي قهدار الرابطي بكين هطا برنامج الصباحي يا كود كونكشن هر شادو بختبر منو خدا حافظ